بە سوپاسەوە لە شاری کەرکووک بەڕێز خات و فرمێسک داودیمان لەگەڵایە کە پارێزەرە. خات و فرمێسک بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با سەرەتا لەوە دەست پێ بکەین، هۆکاری چێکە ڕێژەی هاوسەرگیری لە ساڵی 2025 بە دیاریکراوی لە پارێزگای کەرکووک زیادی کردووە؟ بەنیتان باش، هەموو کاتێکتان باش، سڵاتان لێبێت. جێگای دەستخۆشیە بۆ ئەم تەوەرە کە بانگی متان کردو و سوپاستانەکەم. بەڕاستی ڕێژەی زەواج زیادی کردووە لە 2025 بەڵێ ئەمەش جێگای دڵخۆشکەرە، بەڵام بەرامبەر ئەوەی ڕێژەی تەلاقیش هەر بەرزەوە بووە. هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی زەواج ئەوەیە بەڕاستی بینیمان کە لە 2025 ڕێژەی مارەیی وەکو پێشتر زۆر بەرز نەبوو. بینین وەکوەوەی کە قەناعەتێک دروست بووە کە مەرجنیە ئیلا بێمارەیەکە بەرز بێت و بەداخەوە زەواجی تەمەنی مناڵیش زیاد بوو. ئەمە وای کرد کە زیاتر ڕێژەی زەواج زیاتر بێت. باشە، باسێکمان لەو بوو بکە خات و فرمێسک، ئەی تەمەەن چ کاریگەریەکیە لەسەر ئەوە یاخود لەسەر زۆربوونی ڕێژەی زەواج؟ ئایا هۆکارە دیمۆگرافیەکانی وەکو با بڵێن گەنجێکی زۆر هەبێ لەو پارێزگا یاخۆ ڕێژەی لە دایک بوون، ئەمانە تا چەند کاریگەریە بۆ لەسەرەوەی کە با بڵێن پرۆسی هاوسەرگیری لا کەرکووک زیاد بکات؟ بەڕاستی هەموو خاڵێکی بچووک کاریگەری خۆی هەیە. چی ئەگەر بڵێن ڕێژەی ئەوەی کە ئێستا زۆر لە سۆشیال میدیایە زۆر تەئسیری هەیە، دراماکان زۆر تەئسیری هەیە، بەڵام ئەوەی کە وەکو خۆمان وەکو پارێزەر بیبینین ئێمە کە تەمەنی مناڵ زەواجی تەمەنی مناڵ زۆر بێت، ئەمە شتێکی باش نییە، چونکە چەند ئەوە زیاتر بێت ڕێژەی تەلاق زیاتر ئەبێت. بەلای ئێمەوە ئەبینین کە بەداخەوە کە هۆشیاری یاسایی نییە بۆیە ڕێژەی زەواجی تەمەنی مناڵ زیادی کردووە. ئەمە واکە وەک چاولێکەریەک بێت بەداخەوە. طبعا نسبەی کچ و کوڕیش هەتا بێت لە زیاد بوونایە، ڕێژەی لایەک بوون لە زیاد بوونایە، ئەمانە هەمووی واکا کە زەواج لە تەمەنی مناڵە زۆر بێت. بەڵام ئەوەی ئێمە ئیبینین لە کەرکووکە ئەمە هەستەکەین زیاتر چاولێکەری بێت. یعنی ئەگینا ئەمە شتێکی باش نییە کە ئێمە بڵین جێگای دڵخۆشی بێت بۆ ئێمە بەداخەوە. لەبەرەوەی کە تۆ لە تەمەنیکی مناڵە زەواجەکەی بێ کە ئەوە هەبێت زیاد بێت، بەرامبەر ئەوەش کار لەسەر ئەوە بکرێت بۆ ئەو تەمەنە کە زەواج زیادی کرد بەرنامەیەک هەبێت بۆی فێریانکەن بزانن زەواج چییە. چکە ئەوان کە لە سۆشیال میدیایە لە درابانکانە ئەبینن کە ژیانێکی جیاوازە و ئازانن هەموو زەواجێک بەو شێوازەیە. مناڵی زەواج خراپە، بەڵام ئەبێ هۆشیاریەک هەبێت پێشەوە کە کەسێکی تەمەنی مناڵ زەواج بک بزانێت زەواج چییە، مەسئولیەتی زەواج چییە. باشە، فرمێسخان وەک خۆت ئاماژەت پێ ئەوانەی کە لە خوار تەمەنی 18 ساڵەوە یاخود مناڵن کە پرۆسەی هاوسەرگیریەکەن، باشە دادگا ڕێی پێ یاخود لە دەرەوەی دادگا پرۆسی هاوسەرگیریەکە ئەنجامەدرێت بە تایبەتی خوار 18 ساڵ؟ بەڵێ ئەگەر خوار 18 ساڵ بێت تەمەنی 15 ساڵ بێت بەتایبەت بۆ کچ ئەبێ کە سوکاری لەگەڵ یابێ، یعنی وەلی ئەمری کەواتە ئەبێ باوکی لەگەڵ یابێ. ئەگەر باوکی لەگەڵا بوو ڕازی بوو باوکە کە کچەکە خۆیشی ڕازی بوو دادگا کێشەی نییە، بەڵام نابێ خوار 15 ساڵ بێت. ئەمە لە کەرکووکە ئێستا ئێمە بەم شێوازەیە، هەر خۆی بەعام لە عێراقا بەم شێوازەیە، بەڵام لە چەند شارێک هەن کە واکاکە خوار ئەوەش بێت هەر لە تەمەنی 15 ساڵیش کەمتر بێت هەر زەواجەکەیان بۆ ئەەکەن، بەڵام لە دەروی محکمە دواتر تەصدیقی ئەەکەن. بەڵام زیاتر لە کەرکووکە ئەوەی کە هەیە کە تەمەنی 15 ساڵ بوو باوکەکە ئامادە بوو لەگەڵیا کێشەی نابێ و عقد زەواجەکەی بۆ ئەکرێت. خات و فرمێسک کەرکووک کە دەڵین کەرکووک یەکسەر مەسەلەی پێکەوە ژیان دێتەوە بە خەیاڵی هەموماندا کە پارێزگای کەرکووک بەڕاستی بە پێکەوە ژیان ناسراوە. هۆکاری هەیە کە بوا بڵین کاریگەریە بۆ لەسەرەوەی کە ڕێژەی یاخود پرۆسەی هاوسەرگیری لە کەرکووک زیاد بکات، یاخود لە نێوان نەتەوەکان بۆ نمونە کورد یاخود لەگەڵ نەتەوەیەکی تردا، تا چەندەمە کاریگەریە بۆ لەسەر بەرزبوونەوەی ئەم ڕێژەیە؟ بەخۆش حاڵی و ئێمە فعلا لە کەرکووکە ئەو پێکەوە ژیانە هەیە، ئەو پێکەوە ژیانیش هەر بە دروشمێک نییە. ینی ئەوە هەیە ئێمە ئێستا بینین بەڕاستی زیاتر پیاوی کورد زۆر حەزیلەوەیە کە ژنێکی عەرەب بێنێ و لە نێوان نەتەوەکانە ئەو پرۆسەیە هەیە. ئەمە شوای کردووە کە زیاتر ئەتر ئەو نەتەوانێت زیاتر تێکەڵە بن، ئەو پێکهاتانە تێکەڵە بن. ئەمە شوای کردو تەبعاً ڕێژەکە زیاتر بێت، چونکە ئێمە جیاواز لە شارێکی تر ئێمە کەرکووک پێکهاتی زۆری لێیە. ئەوە واکا کە ئێمە زیاتر ئەم پێکهاتانە تێکەڵە بن، تێکەڵ بوونەکەش لە ڕێگای ئەو
ئەو زەواجەوە ئەبێت لە بەرەوەی کە ڕاستی ئێمە بۆ نمونەتۆ لە گەڕێکێکە ئابی دراوسێکت عەرەبە دراوسێکت کوردە دراوسێکت تروکمانە ئەم تێکەڵبوونە شواکە کە ئیتر تێکەڵبوونی زەواجی تێبکەوێت ئەمەش بەڕاستی واکە کە فعلەن پێکەوە ژیانەکە فعلی بێ بەکردار بێت تەنها دروشم نەبێ ئەمەشە طبعا تەسیری لەسەر ڕێژەی زەواج کردووە بەڵام مەعی 2025 بەڕاستی ڕێژەی زەواج زۆر بوو. باشە فرمێسخان ئەو هاوڵاتیانی کە زەواج یەکجار پرۆسی هاوسەرگیریان کردو دوجار ئەیکەن بە 2-3 ئەمەش ئەچێتە سەر ئەو ڕێژەیە کە ڕێژەی هاوسەرگیری زیادە بێ یاخود لە دادگا ئەم میکانیزمە چۆنە تۆمار ئەکرێت مەسەن هاوڵاتیەک پرۆسی هاوسەرگیری کردو دواتر دووبارەیە کاتەوە سێبارەیە کاتەوە بێگومان بەڵێ کەواتە ئەمە شارەچێتە سەر ئەوەی کە ڕێژەی هاوسەرگیری کە زیادکە یاخود هەموو زەواجێک حسابەکرێت بەڵێ خات و طبعا خۆی هەموو زەواجێک ئیتر دەچێتە سەر ئەو ڕێژەیە ئێمە سێکە مەخوا هەیە عقد زەواجەکە بەڵێ عەفوەن بەردەوام بە عفوا بەردەوام بم بەڵێ زەواج هەیە عقد زەواجە یعنی هەر وەکو کەسانێکی ئاسایی وەکو یەکەم زەواجیان بێ بەڵام هەیە تەصدیق زەواجە تەصدیق زەواج چییە ئەو کەسانی کە لە دەرەوەی دادگا زەواجەکەن دواتر دێن لە مەحکەمە تەصدیقی ئەکەن ئەمەش هەر طبعا ئەچێتە سەر ئەو ڕێژەیە یعنی خۆی سێ جۆری هەیە ئەوانی کە ئەیکەن بە دووژن ئەوانی کە لە دەرەوەی مەحکەمە زەواجەکەن و ئەوانی کە عقدی زەواجی ئاساییەکەن ئەمە هەموو ڕێژەکە کۆ ئەکەنەوە و لە کۆتاییە داتاکە دیاری ئەکرێ وەکو 2025 مانگی 12 داتای مانگی 12 تا ئێستا ئامادە نەکراوە طبعا دڵنیای لەوەی کە مانگی 12 کۆتایی پێبێت ئەو ڕێژەیە دیاری بکرێت چی ئەگەر ڕێژەی زەواج بێت چی ئەگەر ڕێژەی تەلاقیش بێت ئەو ڕێژەیە زۆر گۆڕانکاری بەسەرادێ لە بڵێن بەراورد بە 2024 بەڵام هیچ کانونی یەکەم مانگی 12 تا ئێستا دیاری نەکراوە لە دوای دیاریکردنەوە بە ڕێژەی پێمان بڵێ تا مانگی 11 ساڵی پارچەند زۆر جیاواز ئەبێت لە بەراورد بە 2024 ئەگە بە ڕێژە پێمان بڵێ تا مانگی 11 ساڵی 2025 ئەوەی کە باس دەکرێت بەڕاستی وەکو تا ئێستاکە بەڕاستی داتاکە وەکو بە ژمارە لام نییە بەڕاستی بە ژمارە لام نییە بەڵام وەکو ئێمە بەراوردێکن کە دراسەیەکەین ئەبینین کە زۆرە خۆمان بەراوردەکە چۆن هەندێک خۆم پارێزەر و برادەر و پارێزەرەکان هاوپیشەکان کە لەگەڵ من ئەبینیم بۆ نمونە هەمومان بەڵام وەکو ژمارە لام نییە بەداخەوە. باشە فرمێسخان باسی جیابوونەوە بکەین ئامارەکان چۆنن لە ساڵی 2025 لە پارێزگای کەرکووک بەراورد بە ساڵی 2024 طبعا بەداخەوە ڕێژەی جیابوونەوە هەتا بێت لە زیادبوونە هەتا بێت زیادەکە لەبەرەوەی کە میکانیزمێک ئالیەتێک نییە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێت بۆی ئەو ڕێژەیە کەمتر بێت بەڵام بەراورد بە 2024 بە ڕێژەیەکی ناڵێن زۆر بەڵام بە ڕێژەیەک جیاوازی هەیە و زیاترە هەم دیسانەوە بۆ ئەوەش ئێمە چاوەڕێی بڵێن مانگی 12 چونکە مانگی 12 عادەتەن بۆ ئەوەی کە داواکان زووتر حەسم بکرێت کۆتایی بێت چێگە پارێزەران بێت چێگەر ژن و مێردەکان بێ ڕێژەی تەلاق لە مانگی 12 لە هەموو مانگەکانی تر زۆرتر ئەبێ ئێمە وەک خۆمان ئەمساڵ بینیمان لە 2025 لە مانگی 12 هەرچی داوا هەبوو بە مخالعە بە ڕێککەوتن کۆتایی پێهات بۆ ئەوەی نەمێنێتەوە ساڵێکی تر بۆیە داتاکانی 2025 مانگی 12 دیاری بکرێت ئەبینین ڕێژەی تەلاق زۆر بووە ئەمە شواکە بەداخەوە کە ئێمە ببینین ساڵ بە ساڵ مانگ بە مانگ ڕێژەی تەلاق زیاتر بێت جیابوونەوە هەتا بێ زیاترە بێ و زۆری کەوتوتە سەر ئەو ڕێگایی کە بە ڕێککەوتن جیا ئەبێتەوە لە بەرەی تااقەتی ئالیەتی مەحکەمە و ئیجراعاتیان نییە بۆیە بەداخەوە ڕێژەی تەلاق هەتا بێ زیادە بێ. بەڵێ باشە فرمێسخان وەک خۆشت باست کرد هۆکارەکان زۆرە بەڵام دیارترین هۆکار چیەکە بێتە هۆی ئەوەی کە جیابوونەوە دروست بێت. طبعا چەند هۆکارێک هەن ئەمە بوونە بە بەرنامە یعنی بەداخەوە بوونە بە ئیتر ڕێچکەیەک یەکێ لەوانە کە خیانەت لە لێوان هەردوو ڕەگەزەکە بڵێن چ ئەگەر خیانەت لەلایەن ژنەوە بێت چ ئەگەر خیانەت لەلایەن پیاوەوە بێت خیانەت یەکێکە لە هۆکارە بەرچاوەکان ئێستا لە ڕێگای مۆبایلەوە لە ئیتر بە هەر ڕێگایەک بێت خیانەتەکە زۆر بووە. دووەم کێشەی دارایی وا ئاکات کە کێشەی خێزانی زۆر ببێت ئەمە شکانی بێکاری وا ئاکا کە ئەم ڕێژەیە زۆر ببێت و لەبەرەوەی کە ئێمە ئەبینین کە کچێک یان ژن و مێردێک تەمەنیان مناڵە بێ
نازانن کە ئیتر ئەم پرۆسەیە هەموو حاڵەتێکی بەسەرادێ هەموو زروفێکی بەسەرادێ کاتێکە کێشەیەکی دارایی تووشی ئەو ژن و مێردە تازەیە ئەبێ ئەو تەمەن مناڵە ئەگات ئەوەی کە بەڕاستی تەحمل دەکەن یعنی بەداخۆ من خۆم کەیسێکم لایە کە ماوەی بینی زەواجەکە و کە ئێستا بۆ داوای تەلاقەکە تەنها 2 مانگە یعنی 2 مانگ بڕوا ناکەم گەیشت بێتەوەی کە شەرمیان لە یەک شکابێ بەڵام ئەمەش وا ئەکات کە کێشەی داراییە کێشەی ئەوەیە کە ئەو کوڕە ئیش ناکا کە ئەو کچە تەحملی ئەو بێ پارەی و ئەو بێکاریە ناکا یعنی بڵێ خیانەتە کێشەی داراییە تەمەنی مناڵە تەداخلی کەس و کارە ئەمانە هەمووی هۆکارن هەردوو کەسێکە جیابنەوە بە چیرۆکێک هەر ئەمانە هۆکارەکەی لە کۆتاییە لێک بینینەوە باشە خات و فرمێسک ڕۆڵی میدیا چییە لەمەدا ئەوەی کە لە میدیا و فیلم و زنجیرە و دراماکانە بینرێ بە تایبەتی بۆ ئەوانەی کە تەمەنیان مناڵترە و هەرزەکانن هەمیشە بە شێوازێک دەتوانین بڵین لە دراماکان تێکن کە بەڕاستی پرۆسی هاوسەرگیری بەم شێوەیە بەم شێوە ڕۆمانتیکێ هیچ مەسئولیات و هیچ کاریگەریەکی نییە بۆیە پرۆسی هاوسەرگیری لەگەڵ ئەوەی کە میدیا ڕۆڵی لەوەی کە ئەم ڕێژەی هاوسەرگیریە بەرز بێتەوە لەگەڵەوەشە ئایا ڕۆڵی لەگەڵەوەی کە پرۆسی هاوسەرگیری فەشەل بێنێ یاخود جیابوونەوە زیاد ببێ تا چەند ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنەلۆژیا و بابەتەکانی ئەلکترۆنی کاریگەریانێ لەسەر جیابوونەوە بەڵێ بەداخەوە ئێمە ئەوەی کە ئەیبینی لە دراماکان ئەگەر تۆ بتەوێت توانین لە دراماشتی باش فێربی بەڵام ئەوەی کە لە تەئسیری لەسەر کۆمەلگای ئێمە هەیە لە بەرەی تۆ هەرزەکار سێری ئەکا وەکو ئێمە ئالیەتێک نییە بۆی ئەو درامایانە کۆنتترۆل بکرێت چ شتێ بۆ کۆمەلگای ئێمە گونجاوە بۆیە ئەوەی کە لەو درامانە تەئسیری هەبێ بۆ سەر کۆمەلگای ئێمە وەکو بەڕێز فەرمووت کە ئەوەی وازان ژیانێکی پەمبەیە بێ مەسئولیاتە تەنها هەموو ڕۆژێکی دەرەوە نانی دەرەوەی و خواردنە و خۆشیە و گەڕان هەر ئەوە نییە یعنی بەداخەوە ئەوە تەئسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر ئەوانەی کە تەمەنێکی مناڵە هاوسەرگیری ئەکەن لەبەر ئەوەی کە ئێمە وەکو وتمان لە کۆمەلگای ئێمە بە تایبەتی با بڵێن لە کەرکووکە ئێمە ئەومان نییە پێش هاوسەرگیری ئەم ژن و مێردە بچنە شوێنێک وەکو ئیجراعاتەکەی وابێت وەکو دەورەیەک بێت فێرکردنێک بێت تێیان گێنن کە مەسئولیەتی زەواج چییە لە دوای ئەم پرۆسێ و ئەم بەدلە و ئەم حەفلەیە چییە یعنی هەرەوە نییە کە تۆ ئیتر تەواو وەکو ئەوی کە لە دراماکانە هەیە ڕنگدانەوەی لەسەر ژیانت هەبێ ئەمەش تەبعاً کاریگەریەکی یەکجار زۆری هەیە ینی بەداخەوە چی ئەگە جیابوونەوەکان بێت چاولێکەریە لەسەر دراماکان چی ئەگەر زەواجەکە بێت کە بەراوردێکە بەو درامای ئەبینێ وانە ئەبینێکە ئەو بۆنونە ئەو ئەکتەرە بە شێوازێکە شکڵی و ئەو کچە بە شێوازێکە شکڵی دێ بەراوردێکە بە خێزانەکەی خۆیان بە مێردەکەی خۆی ئەمەش دووبارە تەئسیری هەیە بۆیە بەداخەوە خۆزگای ئێمە کە بتوانین ئەو درامانەی کە پەخشەکرێ بۆ ئێمە کۆمەلگای ئێمە گونجاو بێت بۆیە بتوانین ئەقل تەئسیرێکی باشی هەبێت چێگە لە ڕێژەی زەواجەکەی زۆربێ ڕێژەی تەلاقەکەمان زیاد نەکا بەڵێ خات و فرمێسک من خۆم چیرۆکم بیستۆ کە کچەکە وتێتی کە هاوسەرگیری کردو من هاوسەرگیریم بەس بۆ کردو کە عزیز سپێکە لەبەر بکەم کاتەمەنە تەمەنێکی مناڵدا بەو جۆرە بیرەکاتەوە تەمەن تا چەند کاریگەریە لەسەر جیابوونەوەی هاوسەران طبعاً خۆی ئێمە خی گەورە کە دروستمانی کردووە بۆ هەر تەمەنێک شێوازە بیرکردنەوەیەکمان هەیە یعنی ئێستا ئێمەوەکو خۆمان ئەگەر ئێستا بەراوردکەین بە 10 ساڵ پێش ئێستا بیرکردنەوەمان جیاوازە بۆیە ئێمە ئەبینین کە ئەو زەواجە کە لە تەمەنێکی مناڵایە ئەو کچە بە تایبەتی ئێمە کچان یعنی لەوانەیە زیاتر بە خەیاڵانە بیرکەنەوە وا بکا کە یعنی کە تەمەنەکەی مناڵ بوو تەنها ببینێ کە ئەو مکیاج و ئەو بەدلێ و ئەو حەفلەی کە بۆی ئەکرێ بۆ برادێکی کراوە بۆ ئەویش بکرێ هەر بگات بەوە یعنی بەداخەوە ئەوە ئێمە ئەبێ کە سوکارەکان خێزانەکان ڕۆڵیان هەبێ لەوەی کە تێیان گێنن ئەوە هەر ئەبێ خی گەورەی عیندای ناوەکە ئیتر هەموو کچ و کوڕی زەواج بکەن ئەوە هەر ئەبێ بەڵام گرنگەوەی لە چ تەمەنێکا بێ لە تەمەنێکا بێ کە تۆ تێ بگەی ئایا ئەو کەسە بۆ تۆ گونجاوە ئایا ئەو کەسایەتی کە ئێستا تۆ ئەتەوێت ژیانی لەگەڵا پێک بێنی لەگەڵ بیرکردنەوەی تۆیە لەگەڵ خێزانی تۆیە ئەگونجێت یعنی خاڵێکی ترێ حەزەکەم باسی کەم ئەوەیە کە بۆ نمونە ئێمە ڕێز لە هەموو کەسێک گرین کە ئەگەر شەهادەی هەبێ یان بێ شەهادە بێ ئەمە شتێک نییە کە وا بکەین کە کەسەکانی پێ دیاریکەین بەڵام کاتێک کە ئەبینی کچێک خوێندنی تەواو کردووە بەو ئومێدەوەیە کە سبەی دەوامێک بکات ئەم کوڕەکە ئەیهێنێ وعدی پێئەدا ئۆکەی خوێندنە تەواوکە دواتر دەوام بکە بەڵام دوای زەواج ئەمە ئەگۆڕێ یعنی جیاوازی لە بەشەکەیانە کە ئایا ئەمە خوێنەوار بێ ئەوە نەخوێنەوار بێ ئایا ئەمە دەوام کە ئەوە دەوام نەکە ئەمانەش دووبارە تەئسیری هەیە ئەو وعدانی کە لە پێش زەواجەوە ئەدرێت چی ئەگە بە کچان بێت ئەگە کچەکە بە کوڕەکەی بدا یعنی خێزانەکان بەرامبەرێک بڵێ بۆ منە ماڵی جیای بۆ ئەەکەم ئەڵم دەوام بکە کە لە دوای هاوسەرگیری ئەم خاڵە نابێت ئەمەش تەئسیری هەیە یعنی بەداخەوە ئێمە زۆر کەیسمان هەیە دێت ئەڵێ
پێی وتوم لە دوای مانگێ 2 مانگ من ماڵی جیاد بووەکەم بەڵام کە ئێستا ئەوەی نەکردووە من تەواو نامەوێتەوە یان وتوێتی دەوام بکە و ئێستا کە نایڵێ ئەمانە هەمووی تەئسیریە یعنی پێ دەڵێم هەموو خاڵێکی بچووک واکا کە ئێستا بگا بە تەلاق بەداخەوە ئێمە پێشتر کە باسی زمانی زوو بکەین پێشتر تەلاق عیب بوو بەڵام ئێستا بووە بە چاولێکەری بەداخەوە. باشە فرمێسخان بە بگەڕێنەوە سەر بابەتی باری دارایی کە بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگ و هەستیارە بۆ نمونە ئەو کەسە باری دارایی باش نیە لەمان کاتە پرۆسی هاوسەرگیریەکە ژەکا و دواتر چەندین هۆکاری خراپی لەکەوێتەوە و جیابوونەوەیە ئەمە بۆ یعنی کە باری دارایەکەی باش نیە بەڵام لەگەڵ ئەوەش ئامادێ پرۆسی هاوسەرگیریەکە بکات ئایا ئەمە پێویستە پەیوەندی بە هۆشیاری ناو کۆمەلگا هەیە؟ بەڕاستی خاڵێکم زۆر جار باسی یەکەم ئەڵێم ئێمە کە ڕۆژانە ئەیبینین لەگەڵ ڕێزمان بۆ هەموو خێزانەکان بەڵام هەنێک کات کوڕەکە ئێمەتەن لاسارە ئیش ناکە تۆزێ شەڕانیە ئەڵێم باژنی بۆ بێنی بەڵکو ئاقل بێ ئیتر ئەو کچە ئەکەن بە قوربانی بۆی ئەو کوڕە ئاقلکە. ئەم حاڵەتە زۆر ڕوو ئەدا بەداخەوە یعنی وای دانن کە ئەگەر ئێستا بە قسەی کە سوکاری ناکا بۆ ئیشکردن بۆ ئەوی کە بڕوا بژێوی ژیانی خۆی پیاکات ئەڵێن بەڵکو کە ژنی بۆ بێنین ژنەکە وای لێ بکە ناچاری کا بڕوا ئیش بکە ئەخە تۆ ئەمەش هەڵەیەکە کە لە ئەو کچێشی بۆیە هێنی هەر تەمەنی مناڵە ئەوش نازانێت کە ناچاری کات و بڕوا ئیش بکە ئەو کچەش کە دێ لە خێزانێکەوە دێکە هەموو شتێکی بۆ دابین کردو ئێستا دێتە ناو ژیانێکەوە کە هیچ نییە کە داوایەکە بۆی ناکری ئەمەش کێشە دروستەکە ئەی بەداخەوە کۆمەلگای ئێمە ئەوەمان هەیە کە ئەمانەوە عادەتەن بە ژنهێنان کوڕەکانمان بگۆڕین ژنهێنان وای لێ بکا کە ناچار بێ مەسئولیت هەڵگرێ زۆری کێشەکان لەبەر بێ مەسئولیتەکە ڕوەدا وەکووتم من کەیسێکم لایە تەنها 2 مانگ بەیەکەوە بوونە ئەم 2 مانگە ئێستا گەیشتونەتە جیابوونەوە لەبەرەوەی کە کوڕەکە ئیش ناکە ئەی ئاخر تۆ ئەمەش یعنی بەڕاستی کێشەیەکی گەورەیە تۆ کچێک چەند ساڵ بەخێویکەی گەورەیەکی بیدەی بە کوڕی لەبەرەوەی کە ئیش ناکە ئێستا جیا ببنەوە یعنی ئەمەش کێشەیەک نییە کە چارەسەر نەکرێ ئەتوانین کە خێزانەکان بتوان کەی کوڕەکەت توانیتی ئیشێک بدۆزێتەوە بەڕاستی ئێمە یعنی وەکو خۆم لە کەرکووکە ئیش زۆر زۆرە ئێمە ئیمانمان بەوە نییە کە کەسێ بڵێ وەڵاهی ئیش نییە تۆ نابێت تەنها چاوەڕێی تەعینات بی لە کەرکووکە بەڕاستی ئیش زۆر زۆرە ئەگەر تۆ بتەوێت ئیشکەی بتوانی خێزانێک بەڕێوەی بەری ئەتوانیت بەڵام کێشەکەوەیە کە ئێمە کوڕەکانمان فێری نازەکەین یان کچەکانمان فێری ئەوەکەین کە هەرچیەکیان بێ بۆیان دابین بکرێ بۆیە کێشە سەرەکیەکە لە خێزانەکانەوەیە کە واکەن یان کچێ ببێ بە قوربانی یان کوڕێک بەنازەوە بەخێو بکرێت کە ئیتر نەزانێ مەسئولیەتی ژنهێنان چییە و ئیشکردن چییە. بەڵێ خات و فرمێسک خوێندنەوەی کللتوری بۆ هاوسەرگیری تا چەند هۆکارە لە هاوسەرگیری لە کللتوری خۆماندا بۆن مەدەگاتە تەمەنێک کچەکە بە جۆرێک بێگومان لە کللتورێکە بۆ کللتورێکی دیکە خۆ لە شوێنێکی ترەوە بۆ شوێنێکی تر جیاوازە بەڵام بەگشتی خوێندنەوەی کللتوری تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەمە بۆ نمونە کچەکە دەگاتە تەمەنێک بۆ زەواجت نەکردوتە ئێستا بۆچی مایتەوە لەگەڵ ڕێزم بووی بە قەیرە بۆچی هاوسەرگیری نەکردو بە هەمان شێوە بۆ کوڕەکەش بە هەمان شێوە کە هێشتا ڕەنگە باری دارایی هێندە گونجاو نەبێت ئامادەییتیان نەبێت بۆ ئەوە زانکۆی تاوا نەکردوڵێن باخێرا بیخێنە سەر ماڵی خۆی دابمەزرێ ئەمە تا چەند کاریگەریە لەسەر پرۆسی جیابوونەوە کە کەسانی دەوروبەر بڕیار لەوایەن کە تۆ کەی گرنگە هاوسەرگیری بکەیت. بەڵێ بەڕاستی ئێمە وەکو خۆمان کللتورێکی زۆر جوانە کە ئێمە بەراوردێکین بە کللتوری تر کە لە هەر لە عێراقا هەبێیان لە کوردستانە هەبێ کللتوری خۆمان کللتورێکی زۆر جوانە بەڵام بەداخەوە ئەوەی کە بەڕێز باس کرد ئەوە هەیە کە ئێمە واکەین کە کچەکە گەیشتە 18 ساڵیان پێش 18 ئەڵێن تەواو ئامادەیە بۆ زەواج ئیتر بیر لەوە ناکەینەوە کەم کچە ئەبێ وەکو کوڕان عینەن خۆی بنیاد بنێت خوێندنی تەواو کات ئەیش بێ بە خاوەن کارێک لەبەرەوەی ئێستا خۆتان نەزان ژیان قورسە یعنی تەنها لەوانەیە پیاوەکە نەتوانێت تەنها خۆی ژیانەکە دابین بکات ئێستا بینین کە زۆرینی خێزانەکان واکەن کە هەم ژنەکە و هەم پیاوەکەش بەیەکەوە کارەکەن بۆی بتوان ئەو خێزانە بەڕێوە بەرن بەڵام ئەوەی کە کللتوری ئێمە تەئسیری هەیە لەسەر ژیانی ئێمە ئەوەیە کە ئیتر کچەکە تۆزێک گەورە بوو ئەڵێن ها بۆ شووی نەکردووە کە شووی کرد ها بۆ مناڵی نەبووە ئیتر ئەم تەداخولاتانە کە واکە ئیتر ئەو کچە ناچار بێ مەگەر لەبەر قسەی خەڵک خێرا زەواجکە یان ئەو کوڕە خێرا ژن بێنێ بەس بۆی کە وازی لێ بێنن بەداخەوە ئەم خاڵەمان هەیە ئەمە چەندێک کللتورەکەمان جوانە بەڵام ئەوەشمانەیە کە حەزەکەین زوو کچ و کوڕمان دابمەزرێن و زوو زەواجکەن و زوو مناڵیان بێ ببن بە خێزان و دواتر ئەگا بە جیابوونەوە لەبەرەوەی کە ئێمە تەنها لەبەر قسەی خەڵک بووە يعني ئێمە ئەبینی کە لە محکەمین و لە کەیسەکان ئایتر ڕاهاتوین لەسەری ئەگەر هەر زەواجێک بە قەناعەتەوە بێت کە سوکاری تەداخول کات تەئسیری لێ ناکا بەڵام ئەو زەواجانەی کە ئێستا ئەکرێ گرنگەوەیە کە بۆ نمونە کوڕەکە بە دڵی کە سوکاری کچەیە کچەکە بە دڵی کە سوکاری کوڕەیە ئیتر خۆیان دڵیان چی ئەڵێەوە کێشە نییە
یعنی بیر لەوە ناکەنەوە لەوانەیە بیرکردنەوەی ئەو کوڕە جیاواز بێ بیرکردنەوەی ئەم کچە جیاواز بێ بە شێوازە بێ کەسێک نییە لەگەڵ عقلیەتی ئەوە بگونجێت ئێمە ئێستا کۆمەلگا گۆڕاوە ڕاستە ئێمە کولتور حکومانەکە بەڵام گەنجی ئێستا گۆڕاوە خاوەن ڕەیە خاوەن بڕیارە ئەوەش واکا کە بەڕاستی تداخلی کللتور واکا کە ئێمە کچ کوڕانمان تۆزی خەسار بن بەداخەوە. باشە فرمێسک خان یاساکانی عێراق تا چەند گونجاون بۆ چارەسەری ئەم کێشانە یاخود ئەم یاسانی کە لە عێراقەیە پێویست دەکات لە پەرلەمانی عێراق لە بۆ نمونە هەموار بکرێنەوە یاسایانە؟ بەداخەوە خۆی یعنی ئێمە وەکو یاسا بڵێن یاساکانمان باشن یاساکانمان جوانن ینی چارەسەریان داناوە بۆ هەموو کێشێک بەڵام خاڵێک هەیە بەڕاستی من بە زوڵمی ئەبینم ئەوەیە کە کاتێک پیاوێک بیاوێ لە خێزانی جیابێتەوە بە یەک جەلسەیەک ئەتوانێت ئەو ژنە ینی دوای بەحث اجتماعی ئەتوانێت بە یەک جەلسەیە لە پێش قازی ئەو ژنە تەلاقدا و مافەکانی خۆی باتێ بەڵام کاتێک کە ژنەکە تەلاقی بوێت یعنی ئەبێ شەرتی تعجیزی تایە ئەبێ مەرجی زۆر قورسی تایە یعنی بەڕاستی ئەمە شتێکی ناشرینە یعنی مە زۆر جار من ژن تەلەفۆنم بۆ ئەکا ئەڵێ یعنی وڵی هیچم ناوێ بەس مناڵەکانم باتێ هیچ پارێزەرێک وەک یاسا ناسێک پێت باش هەموار بکرێتەوە تەحملی ناکە ئێمە لە یاسا ئێمە ئەوە نییە بێگومان ئێمە بینیمان لە کۆتا فترەیەکە هەموارکردنەوەیەک ڕوویدا بەڕاستیەوە لە مەسلحەتی خێزانی ئێمەیان نەبوو لە مەسلحەتی کۆمەلگای ئێمەیان نەبوو یعنی ئێمە وای کرد کە زیاتر ژن بترسێنن ژن چاوترسێن بکەن نەوەک داوای مافی خۆی بکە یعنی ئەگە هەموارکردنەوەت بتەوێت بیکەی بتەوێت چارەسەری ئەم ڕێژە زۆرەی تەلاق بکەی هەموارکردنەوە بۆ شێوازە نابێ تۆ ئەبێت داینی ئالیەتی دانی پێشەوە جارێ بزانی خەڵک فێرکەی کە زەواج چییە وەشیارکردنەوەیکی یاسایی بکەیت دواتر هەستی بە یەک چاو سێری پیا و سێری ژن بکەیت بەڕاستی پێویستمە بە هەموارکردنەوەی بەو ئاواتەوەی کە بتوانین لەم جارەیە کە لە پەرلەمانە بتوانن هەموارکردنەوەیک بکرێت کە لە مەسلحەتی کۆمەلگایە بێ یەکەم خاڵکە ئێمە داوامان هەیە لەیان ئەوەی بتوانن چۆن وابزانم لە هەرێمە ئەو خاڵە هەیە کە پێش زەواج ئەچنە پرۆسەیەکەوە کە دەورەیەکەوە فێر ئەکرێن کە زەواج چییە و مەسئولیاتی زەواج چییە یعنی بەو هیوایان بتوانین ئێمە بکەین بە یاسایەک چۆن ئیجراعاتی زەواج چەند خاڵێکی هەیە ئەویش یەکێک بێ لەو خاڵانی کە پێش زەواج بکرێت بە مەرجێکی ئیجباری کە ئەو ژن و مێردە بچنە وەکو دەورەیەک بێت بۆی فێر بکرێن کە زەواج چییە ئەمە یعنی داوایە کە لەوانەیە هەموو پارێزەرێ پرسیاری لێ بکەی ئەوە بەیەکێ لە چارەسەرەکان ببینێت و غیری ئەوەش ئێمە بۆ تەلاقیش ئەبێ ینی حەلێک هەبێت بەڕاستی ئەم ڕێژەی هەتا بێت زیادە بێت و ئەزانی هەتا ڕێژەی تەلاق زیاتر بێت هەتا وەکو بێت مناڵ بێنازە بێت هەتا بێت تەسیر لە نەفسیەتی کۆمەلگاکە ئەمەش ئەبێ حەلێکی بۆ دابنرێ. باشە خات و فرمێسک بەدەر لەو بابەتە لە دوو ڕۆژی ڕابردوودا یادی با بڵێن ڕۆژی پارێزەران بوو ڕەوشی پارێزەران لەگەڵ دادگاکاندا چۆنە لە کەرکووک؟ بەڵێ بەڕاستی ئێمە وەک خۆمان ئەوکو پارێزەر لە وەکو لە کەرکووکە باسکەین ینی وەکو شتێک نەبێ مجامەلە بێ بەڵام لە دادگایە ڕێزێکی زۆر باشمان لێ ئەگیرێ لەلایەن دادوەرە بە ڕێزەکانەوە و کارەکانمان زۆر بەڕێکی ئەڕوا بەڵام ئەوەی کە کێشەیە بۆ ئێمە کۆمەلگای ئێمە پێویستی بەوەیە کە هۆشیار بکرێتەوە کە من پارێزەری ژنێک بووم مانای ئەوە نیە من دوژمنی پیاوەکەم کە ئەگەر من پارێزەری پیاوێک بم من دوژمنی ژنەکە نیم یعنی ئەم شتە هەیە تۆزێ تووشی کێشەمان ئەکات بەڕاستی پارێزەر هەیە لە ڕێگای بەهۆی ئەو بابەتەوە کە هەڕەشەی لێکرێ ژیانی هەنێک کاتەکەوێتە مەترسی و بینیمان کە چەند جارێک ئەم شتە دووبارە بۆیە وەکو دادگاکان وەکو دادوەرەکان یعنی بەڕاستی ئیشەکانمان زۆر بەڕێکی ئەڕوات و زۆر یارمەتی دەرن لەگەڵ ئێمەیە بەڵام ئەوەی کە پێویستمان پێیەتی کە هۆشیارکردنەوەی کە بێت بۆ کۆمەلگا کە ئێمەی پارێزەر ئەمە کاری خۆمانە کە ئێمە کەسێ دێتە لای ئێمە من وەکو پارێزەرێک ئەمە کاری منە کە دیفاعی لێ بکەم بەڵام دیفاعکردنەکەم مانای ئەوە نییە کە من دوژمنی کەسی بەرامبەرم بۆی ئەو کێشەیەمان هەیە زۆر جارەوە تووشمانە بێت چێگەر وەکو خۆم بێت چێگە وەکو پارێزەری تر بێت. باشە فرمێسخان ئێوە کە ئەبن بە ئەندام لە سندیکای پارێزەرانی عێراق یاخود هەرێمی کوردستان ئەمە ئارەزوومەندانەیە کە بن بە ئەندام لە سندیکای پارێزەرانی عێراق بێ یاخود هەرێمی کوردستان بێت چۆنە میکانیزمەکەی؟ بەڵێ ئەمە کە ئێمە تەخەڕوجەکەین لە زانکۆ لە دوای ئەوەی کە ئێمە مودەیەک هەیە کە وەسیقەمان ڕاکێشا بۆمان هەیە ئێمە تەقدیمەکەین بۆ ئەوەی کە هەوێکە وەرگین هەوێ پارێزەری وەرگین کە ئەو هەوێت وەرگریتێت تۆ ئەتوانی ئیشی پارێزەری بکەیت بەڵام وەکو پارێزەر بێت
پێویستی بە ماوەیەک ئەبێت بۆی بتوانێت پارێزەرێکی مستەقل بێت و احتیمال کاتە سەر خۆی بەڵام وەکو ئەوەی کە ئارزومەندانەوەی بڵێ هەیە تەخەڕوجەکات و ناتوانێت کاری پارێزەریکە ڕێگای پێنادن چاوەڕێی تەعینەکە بۆی کە تەعینات ینی شمولی بکات بەڵام وەکو ئەوەی کە بتوێت پارێزەری بکە یان نا ئەو بەڵێ شتێکی ئارزومەندانەیە بە کەیفی خۆتە کە تۆ بتەوێت تەقدیم کە ئەو کاتە کۆمەڵی ڕسومی هەیە کە ئەو ڕسومەتدا خاڵێکی زۆر جوانە لە پارێزەریەکە تۆ ئەوەی کە ساڵانە و هەوێت تازە ئەکەیتەوە ممارەسەی ئیشی خۆت ئەەکەی دوای چەند ساڵێک کە دیاری کراوەتەوە وەکو چۆن موظفێک تەقاعودی هەیە بۆ ئێمەش هەماش حسابە بۆ یعنی بەڕاستی ئەوش خاڵێکی زۆر باشە بۆ ئێمە یعنی من پێم خۆشە لەم شاشە جوانی بەڕێستانەوە بیڵێم هەر کەسێکە خەریجی یاسا بێت زۆر کارێکی جوانە کارێکی مرۆڤانەیە پارێزەری ئێمە لە کۆمەلگای ئێمە ئەوە هەیە کاتێک چان تۆزێ کێشەیان بۆ دروستەکرێت لەلایەن خێزانەکان ئەڵێن پارێزەری قورسە و بۆ کچ ناگونجێنە خێوانیە یەکێکە لەو کارە پیرۆزانی مرۆڤانی کە ئێمە پێمان خۆشە کە زۆرترین کەس بێت کاری پارێزەری کات بتوانێت دیفاع لە مافی خەڵک بکات ئەو خاڵە هەیە کە زۆر تەئسیری لە کچانمان کردووە من زۆر جا نامەم بۆ دیەکە لە سۆشیال میدیاوەڵێ من کە سوکارم ناهێڵن وەکو هەوێ وەکو کاری پارێزەری بەڵێ ئارزومەندانەیە بەڵام بەداخەوە زۆر کەسەیە کە تەخەڕوجەکان نایە کاری پارێزەری بکە چاوەڕێی تەعیناتەکە باشە فرمێسخان بە شێوەیەکی گشتی ڕەوشی کەرکووک سەبارەت بە کێشەکانی باری کەسێتی چۆنە ئەحوال شەخسی یاخود ئەم کەیسە چۆن لە دادگاکانە مامەڵەی لەگەڵ ئاکرێ بەڵێ بەڕاستی ئێمە جیاوازیەکمان هەیە لەگەڵ هەرێما ئێمە یاسایکی تایبەتمان نییە بەباری کەسی لە کەرکووک لە عێراقا بەگشتی ئەوەمان نییە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئەیبینین تونند و تیژی بەرامبەر خێزانەکان زۆرە تونند و تیژی بەرامبەر بە مناڵ چی ئەگە بەرامبەر بە ژن و هەنێکات بەرامبەر بە پیاویش با بڵێن بەڵام زیاتر بەرامبەر ژن و مناڵەکرێت ئەمە واکە کە کێشەی خێزانی زۆر بێت و یاسای باری کەسی کە نەبێت کە تایبەت بێت بەو کێشانی عنیسە تۆ بۆ نمونە کە شەڕێک ڕۆدا لە نێوان خێزانێکە لە نێوان ژن و مێردێکە ئەچێتە باری مادەی 413 مشاجرە ئاخر ئەمە جیاوازە یعنی هەم ئیجراعاتی جیاوازە ئەو ڕۆتینە زۆرەی کە لەو ئیجراعات و لەو مادە و لەو یاسایە هەیە و ئاکا کە ئیتر هەنێکات ئەو کەسەی کە توندوتیژی بەرامبەر کراوە پاشگەز بێتەوە بڵێ قەینا بابە بەس ڕزگارم بێت لەم هاتوچۆیە و ئیجراعاتە قەیناکە وازێنم لە مافەکەی خۆم بۆیە لە کەرکووکە لە عێراقا بەگشتی پێویستی بەوەیە کە یاسایەکی هەموارکردنەوەی یاسا بێت تایبەت بە باری کەسی بۆی بتوانین ئەو توندوتیژیانی کە ئەکرێت نەمێنێ بەداخەوە ئێمە ئەبینین لە هەرێما یعنی ئەوە جێگای دڵخۆشیە کە زیاتر ڕێز لە ژن ئەگیرێ زیاتر ڕێز لە خێزان و لە مناڵ ئەگیرێ بەڵام چ لە کەرکووکە چ لە عێراقا ئەوەمان کەمترە یعنی مەبینیمان لەم ماوەیە لە بەسڕیاریان لە سەری ساڵە چەند کێشەیەک ڕۆیدا بەرامبەر کچان کرا یعنی بەڕاستی جێگای داخرا یعنی ئێمە ئەوە بینین جێگای بڵێم ئەسەفە کە ئێمە ببینین لە کۆمەڵگایەکی عێراقا کە ئێستا ڕووی لە ئەوە کردوکە پێشکەوێت ببینین بەرامبەر کچانمان توندوتیژی بەو شێوەیە ئەکرێت بۆیە چێگەلە کەرکووکە باسی باری کەسیکەین کێشەکان زۆرن لەبەر نەبوونی یاسایەک تایبەت بە باری کەسی وە چی لە عێراقا بەگشتی باسیکەین بەرامبەر بە ژنان توندوتیژی زۆرە. بەڵێ پارێزەر خات و فرمێسک داودی سپاس کە لە کەرکووکەوە ڕاستەخۆ لەگەڵ مابوون دەستان خۆش بێ سپاس.